بناوی خدای بخشندەی میهرەبان لیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم عەزیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازوز و بەڕێز گەیشتمەوە. ئێمە لە دەرسی ڕابردوو باسی زۆرەکانی نەفسمان کرد کە نەفسی مطمئینە و لەوامە و ئەمارەتون بالسوء هەیە، و باسی ئەوەمان کرد کە گرنگی نەفس پاکردنەوە لە چدایە؟ لەوەیدایە کە تۆ ئەم قەزەیەکی مەسیریە، یان ئەوە تا مەسیرت بەرەو بەهەشت و بەرەو کۆڕی ساڵحان و وەلیقای پیاو چاکان و شەهیدان و پێغەمبەران و شەهیدان و ساڵحان و ڕاستگۆیانە، یان ئەوە تا خوا نەخواسە لە کۆڕی مجریم و خوانەناس و تاغوت و قاڕونەکان ئەبیت کە لە جەهەنەمدا. جا گوتمان دەبێت ئێمە بین ئەو نەفسە پاکەینەوە. جارێ بە فەرمودەیەکی پێغەمبەرتان عەرز بکەم صلى الله عليه وسلم کە لە فەرمودەیەکی زۆر خۆشی خۆی دەفەرمی: الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت، والعاجز من تمنى على الله الأماني، والعاجز من اتبع نفسه هواها وتمنى على الله الأماني. دەفەرمی کەیس پیاوی عاقڵ، پیاوی ژیر، پیاوی تێگەیشتوو، پیاوێک کە مەسلحەتی دەزانی لەوەیدایە کە بەهەشت هەر بژێرێ بە دوای نەفس و شەیتانی خۆی نەکەوێ، ئەوەیە دانە نەفسەه، بەڕاستی لۆمەی نەفسی خۆی دەکات، بەڕاستی گلەیی لە نەفسی خۆی دەکات و نەفسی خۆشی پاک دەکاتەوە و نەفسی خۆی نیوی دەکاتن. وعمل لما بعد الموت، هەموو کارەکانی بۆ پاش مردنێتی، هەموو همەت و حەوڵ و کۆششی کە نەفسی خۆی پاک دەکاتەوە لە پاش مردنێتی، کە دەزانی لەوێ حساب و کتابی تەواو دەست پێ دەکاتن. والعاجز من اتبع نفسه هواها، پیاوی بێدەسەڵات، پیاوی شکست و پیاوی دۆڕاو، کەسی دۆڕاو چێیە؟ ئەو کەسێ بە دوای هەوا و نەفسی خۆی کەوتووە وتمنى على الله الأماني. زۆر ئومێدی بەخوایە، خوا هەڵێم خۆش دەبی چم کردیە؟ خوای گەورە کوڕە بابە، خوای گەورە خوب لە فیرعەونی خۆش بی، ئەگە یەک جار دێگوت خوایە ئەتوم هەیە و تۆ بەم لێ قەبوڵ کە و بە دوای موسا کەوم خوا لێی خۆش دەبی. ئەمە چمان کردیە کاکە؟ بە نسبەت خەڵکی بزان خەڵک چ دەکەن، ئەما هیچمان نەکردیە. وتمنى على الله الأماني، خۆی بە ئاهلی باشی دادەنێ، خۆی بە زۆر پێچاک و باشیشە، بەس نازانی نەفسەکە نغڕۆی کردووە لە گوناح و مەعسیە و حرام و پشتی بێسەر و بەر. ئەمزانە سبحان الله، ئەو حەدیسە چەند بە جوانی فێرمان دەکە کە تەسکیەی نەفس چەند گرینگە. پاشە قسەیەکی ئیمامی عومەر هەیە، زۆر قسەیەکی جوانە، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، ئەفەرمی: حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. دەفەرمی بەڕاستی ئێوە حسابی نەفسی خۆتان بکەن، حسابێکی ورد لە پێچینەوەیکی ورد لەگە نەفسی خۆتان بکەن پێش ئەوەی حسابتان لەگەر بکرێ. قبل أن تحاسبوا، پێش ئەوەی ڕادگرن لە ڕۆژی قیامەتێ، يوم العرض الأكبر، يوم يقوم الناس لرب العالمين. ئەو کاتێ هەموو خەڵک بەرامبەر خوای گەورە لەسەر چۆکەتیە و شەرمەزارە. وەختی بانگت دەکەن فلانی کوڕی فلان، فلانی کچی فلان، وەرە پێش یەک بە یەک حسابی ورد وردیت لەگە دەکەن. سبحان الله، بەڕاستی ناخۆشە. جارێ پێش هەموو شتێک چار پرسیارت لێ دەکەن: تەمەنت بەس بەڕێ کرد؟ ئەو جەوەرە یاڕەب تەمەن لەو ڕۆژێک کە بلوغ بووی لە 15 ساڵی حتا ئەو ڕۆژی مردی برێن لە 75 ساڵی، وەرە بزانم ئەو 50 ساڵت بەس بردیتە سەرێ.
50 ساڵ لە تەمەد بە چەند بردی سەرێ بە چند بردیتە سەرێ شەوڕۆ دەقە بە دەقە سەعات بە سەعات خوا لە توی دەبێتن ئەوجا پاشان پێ لێ دەپرسن کە حسابت لەگەڵ دەکەن ئەو جارت گەنجێتیت بە چ بردە سەرێ ئەی هەوار بەڕاستی زۆری نەمان گەنجێتیمان فەوتە زۆری نەمان گەنجێتیمان لە غەفلەت و لە سەهۆ و لە بێسەروبەری لە دنیا بردە سەرێ ئەوجا پرسیاری سێیەم وەرە لێت دەکەن پێت دەڵێن ئەو پارەی پوڵەی کە هەت بوو لە چت پەیدا کردو و لە چت سەرف کرد درهەم بە درهەم لێت دەپرسن چۆنت پەیدا کرد و چت سەرف کرد و ئەگەر علم و زانستیشت هەبی لێ دەپرسن ئەو علم و زانستی کە خوا پێی بەخشی بووی وەکو خەڵاتێک لە چ سەرف کرد و چۆنت بەکارهێنا ئازیزانم بەڕاستی دەبێ هەمومان جوابی ئەو پرسیارانە حازر کەین لە ڕۆژی قیامەتێ لێ ئیمام عومەر دەفەرمێ حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا سابینی لەگە خۆتان بکەن زۆر بە وردی حساب لەگە نەفسی خۆتان بکەن بە وریایی حساب لەگەر ئیمانت لەگەر ئەخلاقت لەگەر نوێژت ڕۆژیت هەستانت دانیشتنت بکە پێش ئەوەی ئەو حساب و کتابە لەگە بکرێ پاشان دەفەرمێ وەزینوا ئەعمالەکم قبل ئەن توزەنوا و کردەوەکانیشتان بچێشن پێش ئەوەی بچێشرێ الله سبحان الله ڕۆژی قیامەتی ئەو هەموو خەڵکە وا دەفتەری ئەعمالی لە دەستە یەک بانگ دەکرێت یەک بانگ دەکرێت فلانی کوڕی فلان فلانی کچی فلان وەرە سڕەی کێشانی ئەعمالتە ئەوەی لەسەر میزانە کە ڕاوەستاوە حەزرەتی جوبرائیلە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یەک ئەعمالی ئەو ئومەتە لە خەڵکەکە وەردەگری دەفتەری ئەعمالی خۆتە سبحان الله ئەوجا کە دەیکەیتەوە ئەی هەوار ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها أي هوار أم كتابة كتابة جعت زائبة خوهي زور دو دريشتكني هم يحسب كردوا فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى هذا فمن يك مثقال ذرة خير تكر بأي بيني يك مثقال ذرة شر شكر بأي بيني لو يدري مالي هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة وهيز جناحي بتشوفوا قبري بسينيشتوا هيت ساكيشي بتشوفوا قبري بسينيشتوا إلا أحصاها هم ينسوا فلان بداخوا أحصاه الله ونسوه فهم ينسي أم جمال والله إما هو ما لفكركم الله وزنوا أعمالكم قبل أن توزن رصيد بكرة وكان قمام تشيشين رصيد بزور بدقيقي كرة وكان بتشيشين تخوه كرة وكان من أوان روج قيامة سلمان بي بلن بي ئەوەن لە ڕۆژی قیامەتێ دڵم پێی خۆش بێ ئەوەن لە قیامەتێ بتوانم ڕووم هەر برم سرم برن کەم بەرامبەر خوا ئەوەیە مقابلەی پێغەمبەری خوای پێ بکەم صلی الله عليه وسلم ڕووم دێ برم ئومەتی تۆم ڕووم دێ برم یا رەسوول الله ئەوەم کردووە ڕووم دێ ئازیزانم بەڕاستی ئیمامی عومەر ئەو قسەی زۆر جوانە وەزینوا ئەعمالەکم قبل ئەن توزەنوا پاشان لا عند قصيشي تردك أو زاد فرمي وتزينوا للعرض الأكبر الله يومئذ تعرضون لا تخفى منكم خافية در خوتان برازينول وعرض أكبر كأو وقت مقابلة رب العالمين دكي راسي خواهي قوري ضليشي پر بغض وعداوتي ناوي ضليشي پر بيسي وبوغني ناوي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم كسيك بدلشي باكو بيقرنا بي أصلا خواتا بشاشي ناكا أصلا حسابي شي لبو ناكات عزيزانم براستي وتزينوا للعرض الأكبر تخوابا خومان زوان كين خومان برازينينوا لو روزي كمقابلي رب العالمين دكين تكو أو روزي تعرضون لا تخفى منكم خافية خاي قولة فرمي هيش شارع وأنيا همو أعمالتان عرض ذكري خاصة لسميزان أي بابا براستي روجي حياة سونا براستي روجي أبروت سونا براستي روجي مردد وخصالتيا كاتك أعمالت فيش ساوي أوهم خلقي أصد هاي ترازو دادندري أو زبزانة سبحان الله أقر كردوا الزور بي براستي دلت بي خوشا وميدت بي هيا كخواي قورة كردوا كاني قبول كربي ونزاتي دابي بلام خوان خواستا
ئەگەر کردەوەت خراپ بێ، ئەگەر کردەوەت کەم بی، ئەگەر کردەوەت هیچ نەبی، بەڕاستی ئەوە بەگەر خوددا ڕەحم بکە ئەگەرنە هەمومان بۆ جەهەنەم دەچی. هەر لە بۆ خۆشی دڵتان بەندەیەک کاتێک کە ئەعمالەکەی دەچێشن دەبینن خراپەی زیاترە. یەکسەر حەزرەتی جوبرائیل ئەمر دەکا و دەفەرمێ کارتەکەی بدەنەوە فلانی کوڕی فلان لەبەرەوەی خراپەکانی لە باشەی زیاتر بوو ئەبێ بچێتە جەهەنەم. یەکسەر مەلائیکەتەکە کتابەکەی وەردەگرن و پیلی ئەو عەبدەی دەگرن و ڕاست دەیبەن لە بۆ جەهەنەم. ئەو عەبدەش هەر دەڕوا و ئاور لە خوای گەورە دەداتەوە، هەر دەڕوا و ئاوڕێکی لە خوای گەورە دەداتەوە. خوای گەورە پێی دەفەرمی بیگەڕێنەوە، دەرێتە مەلائیکەتەکان بیگەڕێنەوە، دەرێ و ئاورت دەداوە. دەزانی ئەڵێ چی؟ دەڵێ یا ڕەبی ما كان هذا ظني بك، خوایە قەت زەنم ئەوە پێ نەدەبر کە عەفوم نەکەی، قەت زەنم پێ نەدەبر کە لێم خۆش نەبی، قەت زەنم پێ نەدەبر کە بمسووتێنی. یەکسەر خوای گەورە دەفەرمێ مادام زەنت بە من دەبر کە لێت خۆش بم هەسەوەرن بیبەنە باش دێ ئەومە عەفومان کرد. جا ئازیزام چێ دەڵێ ئێمە لەوانێ؟ چێ دەڵێ ئەو وەختی زوبانمان دەجوڵێ ئەو قسە بکاتن؟ داکەواتە بەڕاستی با لە هەمکەوە خۆمان جوانکەین لە بۆ ئەو ڕۆژەی کە لیقای ڕەب العالەمین دەکەین، با حیسابێکی وردی نەفسی خۆم و کردەوەکانی خۆمان بکەین، با کردەوەکانی خۆمان بچێشین پێش ئەوەی بچێشرێ و ئابڕوومان بچی لە پێش چاوی خەڵکی. سبحان الله، چکە ئەو ڕۆژی هەموو خەڵک ئەدبینی، هەموو خەڵک لە پێش چاوی خەڵک سبحان الله محکەمە دەکرێت. سبحان الله، ئەو هەموو خەڵکە ئیوا هەبوو بە ئەولیای تێدەگەیشتین، ئیوا هەبوو بە ساڵحی تێدەگەیشتین، بەڵام سبحان الله بزانە حاڵی چ پەرێشانە لەوێ. ئیوا شەی کەس ئیحتیمامی پێ نادا، کورە کەس سەلامیشی لێ ناکە. سبحان الله، لەوێ چ کەسێکی گەورەیە، لەوێ چ پیاوێکی ساڵح و گەورەیە لە خوای گەورە. جا بۆی ئینسان هیچ بە ڕەنگ و ڕوخسار نییە ئازیزانم، بەخوای بە ڕەنگ و ڕوخسار نییە، بە عەمەلی چاک و بە دڵی پاکە. جا بۆیە بەڕاستی پێویستمان بەوەیە کە خۆمان ئامادە بکەین لە بۆ ئەو عەرزی گەورەی خوای ڕەب العالەمین. تەبەن ئەگە بمانەوێ عەمەلەکانی خۆمان یعنی تەزکیەی نەفسمان دەست پێ بکەین، دەبێ حسابێکی وردی عەمەلەکانی خۆمان بکەین. تەبعاً حسابکردنی عەمەلەکانی خۆمان دوو زۆرە، زۆرت پێش ئەوەی ئیشەکە بکەی، زۆرێکیش پاش ئەوەی کە ئیشەکەت کرد. پێش ئەوەی ئیشەکە بکەی دەبی لە چار حاڵەت ڕاوەستی، لە چار حاڵەت ڕاوەستی. یەک، هەر کاتێک ویستت ئیشێک بکەی، هەر کاتێک نیەتی تینا کە ئیشێک بکەی، هەموو عەزم و جەسمت هینا کە ئیشێک بکەی، یەکەمیشت ئایا ئەو ئیشەت پێت دەکرێ یان پێت ناکرێ. یەکەم پرسیار لە خۆت دەکەی پێم دەکرێ یان پێم ناکرێ. ئەگە پێت دەکرێ بڕۆ ئەنجامی بدە، ئەگە پێت ناکرێ مەیکە. ئەوەیە ئەوە ئیشەکەم پێ دەکرێ ڕۆیشتم. دووەم پرسیار ئایا ئەو ئیشەی کە پێت دەکرێ خەیرە یان خێر نییە؟ ئەگە خێر نییە نایکی، نابی بیکەی. ئەگە خێریش بوو بڕۆ ئەنجامی بدە. ڕاوەستە. جارێ پرسیاری سێم ماوە، پرسیاری سێم ئایا ئەو ئیشەی کە پێت دەکرێ وە خەیریشە بۆ خواتە یان بۆ غەیری خواتە؟ ئەگە بۆ خوات نەمەیکە، لەبەرەوەی هیچ ئەجر و سەوابی دەستەوەر ناگری. ئەگەر بۆ خواتە بڕۆ ئەنجامی بدە و مەترسێ. بەڵام ڕاوەستە سوارەم پرسیار ماوە ئایا ئەو ئیشە بەتەنێ ئەتوانی بیکەی یان پێویستت بە هاوکاری کۆمەکە؟ ئەگە پێویست ئەگە بەتەنێ ئەنجامی دەدەی بڕۆ بە ئیخلاسەوە بیکە و مادام ئیشێکی خێرە و پێشت دەکرێت بڕۆ ئەنجامی بدە. ئەمما ئەگەر پێویستت بە ئەعوان و یارمەتی و کۆمەچیە ئەوە بڕۆ کۆمەکی ساڵح، کۆمەکی باش، خەڵکی باشن و خڕکەوە ئینجاوەرە ئەو ئیشەی لە بۆ خوای بکە کە ئیشێکی خێرە و پێشت دەکرێتن. کەواتە هەر عەمەلێک کە ئەنجامی دەدەی پێش ئەوەی ئەنجامی بدەی دەبێت ئەو چار پرسیارە لە خۆت بکەیت. یەکەمین ئەو ئیشەم پێ دەکرێ یان پێم ناکرێت. دووەمین ئەم ئیشە خەیرە یان خێر نییە. سێم ئەو ئیشە بۆ خوا یان بۆ خوا نییە. ئایا ئەو ئیشە بەتەنێ پێم دەکرێت یان پێویستم بە کۆمەک و یارمەتیە. ئەی پاش عەمەل ئینشاڵڵا لە دەرسی داهاتوو پێتان دەڵێم حساب و کتابی کردنی هەر کارێک کە دەیکەیت
پاش کردەوەکەی پاشەوەی تەواومان کردچە ئینشاءڵڵا بە خزمەتتان دەگەمەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. oh